هاوڕانی خۆشەویست سڵاتان لێبێت بابەتی یەکەم کە بۆتان باس ئەەکەم ویا پرسیاری یەکەمە کە هەوڵ دەدەین باسی بکەین و هەوڵدەین وەڵامی بدەینەوە ئەوەیە کە پەروەردە چییە؟ نووسری بابەتەکە ناوی ڕیچارد سمیدە لە تقریبان لاپەڕوونیوێکی کتێبێکی مامناوەندی هەوڵی داوە کەمێ باس و خواسی لەبارەوە بکات. یەکەم شت کە باسی دەکات دەڵێ پەروەردە چییە؟ پرسیارێکە کە وەڵامێکی ئاسان یا بەڕستەیەک وەڵام نادرێتەوە یا وەڵامێکی ئاسانی نییە بە تایبەتی لەبەرەوەی کە هەر کەسە و ئەوەی کە پێی باشە لە ناوەندەکانی خوێندن هەبێت بە پەروەردە ئەزانێت. ئاسان نییە کەسێک بدۆزیتەوە کە شتێک بەڕاو قەناعەتی ئەو شتانی کە دەبێت لە ناوەندەکانی خوێندن هەبن بە پەروەردە نەزانێت و هەروەها چەمکی پەروەردە وەک چەمکەکانی وەک دیموکراسی وەک فەرهەنگ چەمکێکە کە کۆدەنگی لەسەر نییە یان ئاسان نییە کۆندگی لەسەر هەبێت بە ئینگلیزی بۆ جۆر چەمکانە دەوترێت contested concepts ئەنی ئەو چەمکانی کە contestedن کە کێشیان لەسەر یا ڕای جیاوازیان لەسەر یا ڕای پێچەوانیان تەنانەت لەسرە. بەڵام ئەگەر بێت و وەڵامی ئەم پرسیارە سادە بکەینەوە ئەگەر هێڵێک بکێشین لە لای ڕاستەوە بەلایەکدا بڕوا و لە لای چەپدا بەلایەکی تردا بڕوە لەم پەڕیەوە کۆمەڵی کردداری بنەڕەتی و سادە یا کردداری بنەڕەتی ڕۆژانەیە و لەو سەریشەوە کۆمەڵێ بنەمای سەرەکیە بۆ ژیان بنەمای ژیاریە بنەمای فکریە بنەمای ئەخلاقی و ئاکاری مەدەنیە بەو شێوەیە ئەکرێ ینی سادەکەینە بۆیە لەم سەر تا ئەو سەر ئەمانە پەروەردە هەمووی ئەگرێتەوە مادەم پەروەردە ئەوەندە فراوانە ناکرێت هەر شتێک کە لە ناوەندەکانی خوێنندا ڕوو ئەدات ئێمە بە پەروەردەی بزانین بە ڕووداوێکی پەروەردەیی حسابی بۆ بکەین چونکە ئێمە ئەتوانین بڵین باڵێن نمونەیەکمان هەیە کە قوتابخانەیەک یا ناوەندێکی خوێندن یا پۆلێک یا زانکۆیەک قوتابیەکانی خوێندکارەکانی منداڵان فێری ئەو شتانە دەکات کە پێویستە فێر بن توانستەکانیان فێر دەکات زانستیان فێر دەکات کەچی زۆر ئاسایە دەتوانین بڵێن نەخێر ئەو قوتابخانەیە ئەو زانکۆیە ئەو خەڵکی ئەو منداڵانی پەروەردە نەکردووە ینی هەرچەنە فێری کۆمەڵێ توانستی کردوون فێری بنەماکانی ماتماتیکی کردوون فێری جەدوەل زەربی کردوون بەڵام پەروەردەی نەکردوون ئەم قسەیە هەڵە نییە ئەمە ڕوودەدا و ئاسایە بۆیە ینی ناکاتە شتێکی دژبەیە ناوەندێک منداڵان فێری ڕەگز پەرستی فێری شەڕانگێزی فێری دژایەتی فەرهەنگی جیاواز و ژیانی جیاواز و ڕنگ و ڕووی جیاواز و خەڵک بکات فێری دروستکردنی ئامێرەکانی ئەشکەنجە و ئامێرەکان و ئامرازەکانی کوشتن و قەتڵ و عامکردن بکە ئایا دەتوانین بڵێن ئەم قوتابخانەیە منداڵان یا خەڵکەکەی پەروەردە کردووە هەڵبەت ناکرێت بۆیە مەرج نییە هەر شتێک لە ناوەندەکانی خوێندن ڕوودا ئێمە بە پەروەردەی بزانین. خاڵێکی تری گرنگ کە پێوەستە بە وەڵامی پرسیاری ئەوەی کە پەروەردە چییە ئەوەیە کە پەروەردە هەوڵی وەڵامدانەوە و دۆزینەوەی چارەسەر بۆ کێشەکانی کۆمەڵگەی خۆی دەدات ینی هەر کۆمەڵگەیەک کە ئەو پەروەردەیە ئەو پرۆسە پەروەردەیەی تێدایە پرۆسە پەروەردەگەی پەیوەستە بە پرسیار و بە کێشە و دۆزینەوەی ڕێگاکانی چارەسەری ئەو کۆمەڵگەیەوەیە ئەوەی کە دەستگا و سێکتەری پەروەردە ئەکاتە شتێکی ناوازە و دیاریکراو ئەوەیە کە پێیوەستە بە کۆمەڵک شتەوە کە دەستگا و سێکتەرەکانی تری کۆمەلگا ئەو کارە ناکەن پەروەردە گرنگی بە پێشبەچوونی مرۆڤەوە دەدا بە پێشبەچوونی معریفە و زانستەوە دەدا گرنگی بەوە دەدا کە کەسەکان باشتر بژین مرۆڤی باشتر بن مرۆڤی خولیا فراوانتر بن خولیاکانی و ئاراستەکانی ژیانێکی پڕمانە و فراوانتر هەوڵی ئەوە دەدا کە مرۆڤەکان ئەو خولیایان هەبێت و ڕێگەکانی دۆزینەوەی ژیانێکی پڕمانان لەبەردەستدا بێت پەروەردە پێیوەستە بە دروستکردنی دەرفەت و نیشاندانی ڕێگاکانی ژیانێکی ئازاد مرۆڤەکان خاوەن عەقڵ بن خاوەن ئیرادە بن خاوەن هێز بن ئەم بنەمایانە ئەم خەم و خولیایانەی کە پەروەردە هەیەی هەڵبەت دەستگاکانی تری کۆمەلگا نیانە
بۆیە ئەمە وا دەکات کە دەستگای پەروەردە یا پرۆسەی پەروەردە پرۆسەیەک بێت کە جیاواز بێت لە سێکتەرەکانی تری کۆمەڵگە. خاڵێکی تری پەروەردە وا لە کەسەکان دەکات یان پێویستە وا لە کەسەکان بکات کە بە کوێرانە بە دوای پێداویستیەکان و داواکاریەکانی کۆمەڵگەوە نەچن. لە دنیای مۆدرندا ئەو پێویستیانەی کۆمەڵگە ئەو داواکراوانەی کە کۆمەڵگە هەیەی دەوڵەت دیاری دەکات. ئێمە گرنگە ئەوە بزانین کە لە کاتێکدا کە دەوڵەت پێویستی بە کرێگیراوە پێویستی بە کرێکار هەیە کە بە کەمترین موچە بە کەمترین پارە لە بەرامبەر کەمترین خزمەت کار بکات ببێتە کۆیلەی کار بە ئینگلیزی پێوترێ wage labor یان وەکوڵێ بەس بە ئەوی نەمرێ لە برسا مەجبور بە هەر ئیشێک هەیە بیکات. کاتێک کە دەوڵەت پێویستی بەوە یا کە کۆمەڵگە پێویستی بۆ پەروەردە ئەبێت دژی ئەوە بوەستێتەوە بە ئاسانی بە کوێرانە بە دوای ئەو پێداوی ئەو پێویستێدا نەڕۆن مادەم دەوڵەت وتی ئێمە پێویستمان بە خەڵک هەیە کە گەمژە بن ئیتر دەبێت پەروەردە ئەو پێویستی دابین بکات. یان بۆ نمونە ئەگەر پێویستی کۆمەڵگە بەوە بوو کە خەڵک نەژات پەرست بێ یا دژی فەرهەنگی میلەت و نەتەوەکانی دراوسێ بێت دەبێت پەروەردە وا نەکات کە خەڵک کوێرانە بدوای پێویستیانەدا بڕۆن. ئێمە وتمان لە سەرەتا وتمان کە پەروەردە وەڵامی پێویستیەکانی کۆمەڵگەداتەوە چارەسەری کێشەکان ئەکات. بەڵام ئەگەر پێویستی کۆمەڵگە پێویستی نابەجێ بوون ئەبێت پەروەردە ڕێگر بێتەوە ئەبێ کوێرانە بە دوای ئەو پێویستیانە نەکەوێت کە ئەگەر کۆمەڵگە پێویستی بە هەراسانکردن و بە توندوتیژی بوو خۆ ناکرێت پەروەردە خەڵکی بۆ ئامادە بکات نابێت خەڵک توندوتیژ کاوڵات چییە کۆمەڵگە پێویستی پێێتی یا دەوڵەت پێویستی پێێتی بە خەڵکی دەستەمەوە خەڵکی بەکرێگیراو بەکرێگیراو بمانایەوەی کە لەبەر خاتری تۆزێ پارە خۆی بەکرێ بدات. خاڵێک تری گرنگ ئەوەیە کە پەروەردە گرنگی بەو زمانە دەدات کە لە ناوەندە زانستی و ئەکادیمیەکانی جیهاندا هەیە یا بەربڵاوە و بەکار دەبرێت. ئەمەش مانای چی ئەگەیەنێت مانای ئەوەیە کە پەروەردە وا لە خەڵک دەکات وا لە کەسەکان دەکات لە بازنەی تەسکی خێزان و ژینگەی سروشتی و ژینگەی کۆمەڵایەتی بچووک کراوەی خۆی دەربچێت و ئاراستەیەکی فراوانتری هەبێت ئاراستەیەکی جیهانی هەبێت وەک کەسێک کە لەسەر گۆی زەوی ئەژی نەک وەکو تاکێک لە خێزانەکەی خۆی بەڵکو وەکو تاکێک لە کۆی مرۆڤایەتی مامەڵە بکات و ئەو زمانەی بەکار ببات کە لە جیهاندا هەیە. زمان هەڵبەت لێرە تەنها مەبەستی ئەوە نییە کە باڵێن زمانی عەرەبیە زمانی ئینگلیزیە ئەو زمانە مەبەستی لەوەیە کە زمان وەکو دەرهاوێشتەی خولیا وەکو داهێشتەی فکر کە تۆ زمانێکی جیهانیت هەبوو لەو ڕۆی مانە وایە کە بیرکردنەوەیەکی جیهانیە کە پێوەستە بە کۆی مرۆڤەوە نەک تەنها بازنەی خێزان یا بازنەی کۆمەڵگە بچووکەکەت یا بازنەی وڵاتەکەی خۆت. مانای ئەوەشە کە تۆ شارەزای گفتوگۆ و بنەما ئەخلاقیە جیهانەکان ببیت کە پێوەستە بە کۆی مرۆڤایەتیەوە هەڵبەت لە وەکو بڵێ لە ئاستە جیهانەکەدا بژیت و ببیتە هاوڵاتیەکی جیهانی لە ڕوانگەی پەروەردەی لیبرالەوە لیبرال ئەجوکیشن ئەم باوەڕە هەیە کە مرۆڤ لە ڕێی پەروەردەوە وا دەکات کە مرۆڤێکی چەقبەستوو نەبێت لە ژینگەکەی خۆیدا بەڵکو و ئەندامی کۆمەڵگەی مرۆڤایەتی بە بەگشتی. بەشێکی زۆری ئەم قسانە ئەوە ئەگەیەنێت کە پەروەردە خۆی ئامانجە ئەنی پەروەردە دەبێتە ئامانج نابێتە ئامراز بۆ ئامانجێکی دەرەوەی خۆی بەڵکو پەروەردە خۆی دەبێتە ئامانج. هەر ئەمەشە کە پەروەردە لە فێرکردن جودا دەکاتەوە. فێرکردن کۆمەڵێک توانست و کۆمەڵێک زانستت فێر دەکات بۆ ئامانجێکی دیاریکراو بەڵام پەروەردە خۆی ئامانجە بۆ خودی خۆی ومانای ئەوەشە کە ئامانجە پەروەردەیەکان ناو خودی پەروەردەوە دێن نەک لەوەی کە کەسێک لە دەرەوەی خودی پەروەردەوە ئامانجەکان دیاری بکە یعنی بۆ نمونە دەوڵەتێک ئامانجە پەروەردەکان بسەپێنێت کەسێک ئامانجە پەروەردەکان بسەپێنێت ینی لە دەرەوەی خودی پەروەردەوە ئامانجەکان ناسەپێنێت. هەر ئەوەشە کە پەروەردە و فێرکردن لە یەک جودا دەکاتەوە. فێرکردنی کۆمەڵێک توانستە بۆ ئامانجێکی تر پەروەردە چوونە ناو پرۆسەیەکە کە بازنەکانی مرۆڤایەتی بەگشتی فراوان ئەکات و بۆ مرۆڤایەتیە کە پێوەستە بە مرۆڤایەتی و پێویست نییە بە کۆمەڵشتەوە کە کۆمەڵێک مرۆڤ دەیکەن لە حاڵێک دیاریکرا بۆ نمونە لێ خوڕینی سیارە ئامانجی پەروەردە ئەوە نییە کە بڕوانامە بەدەستبێنی. فێرکردن
دەکرێت ئامانجەکەی بەدەستێنانی بڕوانامەیەکی دیاریکرااو بێ بۆ نوتە بڕوانامەیەکت پێویستە بۆ ئەوەی بتوانین ببیتە مامۆستای زمانی ئینگلیزی بڕوانامەیەکت پێویستە بۆی بتوانین لە شوێنێک دابمەزرێت و تاین بیت دەچی فێری لە خوڕینی سیارە دەبی بۆ بتوانی ئیجازە و مۆڵەتی شۆفێری وەرگیت وەکو گوتمە بەس لەوەی کە پەروەردە خۆی ئامانجە ئەوەیە کە ئەو ئامانجەی کە پەروەردە ڕووی لێیانە وەکو بەهامرۆیی گشتی و دیاریکراوەکان وەکو بەها ئەخلاقیەکان وەکو فراوانکردنی بازنەکانی مرۆڤ بوون پەروەردە خۆی داناوە نەک دەوڵەتێک یا هێزێکی لە دەرەوەی پەروەردە ئەو ئامانجار بەسەر پەروەردەدا بسەپێنێت ئێستا لە دنیایەکدا دەژین لە جیهانێکدا دەژین کە حکوومەتەکان و دەوڵەتەکان ئاراستەکانی پەروەردە دیاریەکەن و زمانێک بەکاردێنن لە پەروەردەدا کە زمانێکی زۆر تەکنیکیە کە سەرچاوەکەشی بیرکردنەوەیەکی عەقلانی ڕوتە لەبارەی پەروەردەوە ینی ئەم بیرکردنەوە عەقلانیە تەکنیکیە جەخت لە خێرایی گەیشتنە ئامانج دەکاتەوە زمانێ بەکاردێنێک کە باسی ئەوەیە زوو بگەیتە ئامانجەکان کەمترین خەرجی بکەیت زۆرترین داهات زۆرترین ئەنجامت هەبێ بیر لە کارامایی ئەکاتەوە چۆن وا بکەین کە شتەکان بە شێوەیەکی ڕێکوپێک بن بە شێوەیەکی باش بن جەخت لە وەکو بڵێ زمانێکی زۆر میکانیکی بەکارهێنرێت کە ئەم جۆرە باسەی پەروەردە و ئەم بەکارهێنانەی زمانێکی تەکنیکی وامان لێ دەکات کە بە شێوەیەکی دیاریکراوە بە شێوەیەکی بازنەدار و چوارچێوە کراو بیر لە پەروەردە بکەینەوە وامان لێ دەکات کە پەروەردە تەنها لە ڕێی ئامانجەکانیەوە بناسین ئەنی بۆی بزانین پەروەردە چییە ئەبێ بیر لەوە بکەینەوە پەروەردە چیمان بۆ ئەکات ئەمان گەیەنێتە چه ئامانجێک هەڵبەتیش کە پەروەردە لە ڕێی ئامانجەکانیەوە ئەناسینی ئەو پرسیارە بکەین وەڵامی پرسیاری ئەوەی کە پەروەردە چی ئەوەیە لیستێکت دەداتێت کە کۆمەڵی خاڵی تێدایە یەکەم دووەم سێم ئەمانە ئامانجەکانی پەروەردەن یەکەم وا بکرێت دووەم ئەوە بکرێت سێم ئەوە بکرێت چوارەم ئەوە بکرێت کە پێناسەی پەروەردە تەسک دەکاتەوە و ڕوانگەمان بۆ پەروەردە کورتمەودا دەکات و تەسکی دەکاتەوە بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە بیزانین ئەوەیە کە کۆمەڵەشتی تر کە پێوەستن بە مرۆڤەوە ئاسان نییە لە لیست و لە بەخاڵ کورد بکرێنەوە ینی بۆ نمونە هاوڕێتی ئێمە ناتوانین بەخاڵ کورتکەینەوە ناتوانین باسی هوەر بکەین لە کۆمەڵی خاڵدا کورتی بکەینەوە ئامانجی هوەر مانای هوەر لە کۆمەڵی خاڵدا کورتکەینەوە باسی سروشت و ژینگە لە کۆمەڵی خاڵدا کورد بکەینەوە ئێمە ناتوانین لەم باسە فراوان و گشتیانە بە زمانێکی تەکنیکی قسە بکەین بە زمانی ئامراز و ئامانج قسە بکەین چه ئامرازێ بەکاربێنین بۆی بگەینە فڵان ئامانج ئەو زمانە لە پەروەردەدا کێشە دروست دەکات کە بەداخەوە لە جیهاندا ئێستا باوە هەڵبەتە هەرێمی کوردستانی شایانی ئەمە وەکو لاسایکردنەوەیەک وەکو گوێ قوڵاخیەک بۆ ئەوەی کە لە دنیادا دەگوزارێت بۆ تەباو ئەم بیرکردنەوە تەکنیکی عەقلانیە کە هەموو شتێک ئاوا دەکاتە چوارچێوەیەکی میکانیکی لە قاڵب دراو ئامانجەکانی پەروەردە ماناکانی پەروەردە کێشەدارەکات و وایمان لێ دەکات کە بیرکردنەوەمان بۆ پەروەردە تەسک بێت بیرکردنەوەمان کورت مەودا بێت هەمیشە بیر لە گەیشتن بە ئامانجەکان بکەینەوە و ئامانجەکانی پەروەردە دەکاتە کۆمەڵێک ئامانجی کورت مەودا لەم باس و خواسانەوە هەڵبەت ئەوە دەرەکەوێت کە ئاسان نییە وەڵامی ڕاستە و خۆ و سادەی ئەو پرسیارە بدەینەوە کە پەروەردە چییە ئەوەی کە پەروەردە بەهایەکی ناوخۆیی هەیە کە خۆی نرخەکانی خۆی دیاری ئەکات گرنگی پەروەردە لە خودی خۆیدایە نەک لە هێزێکی دەرەکیەوە بابەتێکە کە ئاسان نابڕێتەوە و پێویستی بە قسە و باسی زیاترە پێویستی بەوەیە کە گفتوگۆی لەبارەوە بکرێت و بەردەوام بێت ئێمە ئەبێت هەمیشە لە گفتوگۆ دابین لەسەر ئەم بابەتانە تا بزانین خەڵک و گرۆ و فەرهەنگ و کەسەکانی تر چۆن بیر لەم بابەت دەکەنەوە چۆن بیر لە چیەتی پەروەردە دەکەنەوە چونکە ئێمە ئەگەر لە لیستێکدایە لە کۆمەڵی خاڵی دیاریکراودا کورتی بکەینەوە ئیتر ینی شتێک بۆ گفتوگۆ نامێنێتەوە بەڵام گفتوگۆکردن لەم بارەوە گرنگە و دەبێت بەردەوام بێ بزانین خەڵکی دیکە بزانین فەرهەنگی دیکە بزانین گرۆ و کۆمەڵ و کۆمەڵگەی دیکە چۆن بیر لە مەوداکانی مرۆڤون دەکەنەوە چۆن بیر لە بەرزترین توانە و گرنگترین بەها ئەخلاقیە جیهانیەکان و بە ئەخلاقە مرۆڤەکان
دەکەنەوە چۆن بتوانین بەو ئاستە بەرزانەی مرۆڤ بوون و بە توانە باڵەکانی مرۆڤ بگەین. ئەم بابەتانە ئاسان نییە دەستنیشانکردنی، بۆیەش پێویستە بەردەوام قسان لەبارەوە بکەین و گفتوگان لەبارەوە بکەین. نابێ بازنەکانی گفتوگۆکردن لەم بارەیەوە دابخرێت. ئەوەی کە خاڵی کۆتاییە و نووسەر ئاماژەی پێکات ئەوەیە کە کاتێک بەم شێوەیە مامەڵە لەگەڵ پەروەردەکەین، کاتێک بەم شێوەیە لە پەروەردەتی ئەگەین کە پەروەردە وەکەوەی لە درێژی ئەم ڤیددیۆ باسکرا هەر خۆ پەیوەستکردن بەم جۆرە گفتوگۆیە و بەم باس و خواسەوە و بیرکردنەوە لە پەروەردە بەم شێوەیە دەبێتە پرۆسەیەکی پەروەردەیی، ینی لە ڕێی ئەم گفتوگۆ و باس و خواسەوە ئێمە خۆمان پەروەردە ئەبین، مێشکمان فراوان ئەبێت، دڵمان فراوان ئەبێت، ئەبینە مرۆڤی هۆشیارتر، هەست بە مانای ژیان، بە مانای پەیوەندی مرۆڤ لەگەڵ دەوروبەر لەگەڵ خۆی زیاتر هەست بەو مانانە ئەەکەین، پەیوەندیەکانمان فراوانتر ئەەکەین و ئەکەوین ینی کۆی گفتوگۆکە کۆی باس و خواسەکە دەبێتە پرۆسەیەکی پەروەردەیی. ئەو خاڵانەی کە باسم کرد کەمتر بۆچوونی خۆم خستە ناو بابەتەکەەوە، بەڵام مۆدەی کرا هەڵمدا کە ئاماژە بە خاڵەکانی نووسەر بکەم یا ئەو گفتوگۆیە ئەو جۆرەی کە نووسەر لە وەڵامی پرسیاری ئەوەی کە پەروەردە چییە هەوڵدەدات ئاماژیان پێ بکات. من لەم کورتە ڤیددیۆیە هەڵمدا کە بیخەمە ڕوو، هەڵبەت وەکو لە خاڵی کۆتایی باسکرا جێگای گفتوگۆیە، ئاسان نییە وەڵامێکی ڕاستەخۆ دەست بکەوێت و ناشکرێ گفتوگەکە ببڕێتەوە بە هیچ وەڵامێک، دەبێت وەڵامەکە پرسیارەتی بە دواتابێت تا گفتوگۆ زیاتری لەبارەوە بکەی فراوانتر بێ و ئەمە پرۆسەیەکە کە لە ڕێیەوە گەشە بکەین، لە ڕێیەوە پەروەردە ببین، لە ڕێیەوە مێشکمان فراوانتر بێ، عەقڵمان فراوانتر بێ و پەیوەندیەکانمان لەگەڵ خۆمان و لەگەڵ دەوروبەرشمان فراوانتر بێ. هیوام وایە کە لایکی ڤیددیۆکە بکەن، ئەگەر لای خۆشتانەوە شەیری بکەن و ئەگەر سەبسکرایبی کەناڵەکە بکەن لە یوتیوبەوە شتێکی باش ئەبێت، هەتا منیش بتوانم زیاتر ئەم بابەتانە باز بکەم. تکایە پرسیار کۆمنت یا کێشە یا ڕخنە یا هەر شتێکتان هەبوو لە کۆمنت و لە نامەی ڕاستەخۆ بێت یا لە کۆمنت بێ باسی بکەن یا بینووسن بۆ ئەوەی گفتوگۆگە گەرمتر ببێت و هەر لە خۆشیابن و کاتێکی خۆش. وحافیز.